وەکو وێرانەیەکی چەند سەد ساڵە وایە، وێرانیەکی یەکشەوە. ئێرە خۆ دارستان نەبوو. ئەم دارانە کەی ڕواون؟ بەڵام ئەمە هەرە و جادەیە. سەیرە. بجوولەوە بجوولەوە وا نابێ. بڕۆ حەیوان دەی، بڕۆ دەی، بڕۆ بڕۆ بڕۆ. یارمەتیت دەوێ؟ خدا خێرت بداتێ. نازانم چۆن چاڵێ بەم گەورەیەم نەدی بوو. خداوەند؟ مەگەر تۆش مەسیحی؟ ئەرێ مەگە عیبی هەیە؟ نا ئەسڵان زۆریش باشە. من یارمەتی ئێوە دەدەم، هەوسارەکەی بکێشە. وەرە حەیوان، وەرە زووکە، وەرە زووکە تەکام خۆ. کەمێکی تر شتێکی نەماوە. وەرە حەیوان، وەرە شتێکی نەماوە. لە یارمەتی ئەوە سپاس دەکەم. نیازی بە سپاسکردن نییە. ئەرکی سەرشانە بوو کە هاوئاینێکم یارمەتی بدەم. خوداحافیز. خدا لەگەڵ. مەگەر ئێرە دەروازەی فیلادلفیا نییە؟ ئەی بۆچی ئەوەندە گۆڕاوە؟ دەبێ وریان ئەگەر سەربازەکان ببینن قۆڵبەستم دەکەن. ڕێگەی لای دەروازە و نیشانەی سەر ڕێگا چ مانایەکیان هەیە؟ هەنا دەبم بەر تۆ خوددا.
ئاغا ببورن ناویم شارە چییە؟ ها؟ بە شکل و شێوەتدا دیارە غەریبەی ئێرە فیلادلفیایە فیلادلفیا فیلادلفیا؟ بەڵام خۆم شارە ئەوەندە گەورە نەبوو. معبەدی زانوس دەواازەی شار. خدایە تۆ چی لێ کردوین؟ نداوەتەوە نداوەتەوە چەند جارە پێ بڵم دەبێت عیسا مەسیح داومەتەوە دێت دەستێنمەوە من داومەتەوە ئەو پوڵم داوێتەوە بندێەوە من داومەتەوە لە خۆداوە من درۆ ناکەم سەبرکەن بزانن چی بووە نەیداوەتەوە پوڵی من پوڵەکەیم داوەتەوە دەڵێن نەداوەتەوە نەیداوەتەوە پوڵەکە من داومەتەوە ئەو پوڵم داوەتەوە دەستێنمەوە داومە شان لەبیرت چووە لەبیرت چووە لە جگایەک داد ناوە لەبیرت چووە بە عیسا سوێن نەداومەتەوە بە عیسا مەسیح سوێن درۆ دەکەین پێم داوی من پێم داوی پوڵەکەم پێداوی لە خۆتەوە دەڵێ ئەو پوڵە من داومەتەوە بە تۆ قسە دەکەی لە خۆڕا قسە دەکەی یا ئیسەبنی مەریەم چی دەبیستم؟ ئەمانە چەندە بێترز نێوی تۆ دەبن. تەواویەوەنە ڕەنگە مەسیحی بوون وە چونکو سەربازێک لەم دەور و بەرانەدا نابینن دەوێرن نێوی مەسیح ببن. ئەرێ؟ خدایە پەنا دەبم بەر تۆ.